گوێگرە ئازیزەکانی ڕادیۆی کوردستان 24 و بینەرانمان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئەم کاتتان باش ڕاستەوخۆ لە ستۆدیۆی ناوەند لە شاری هەولێر پرۆگرامی کینۆی مێتاڤێرسان پێشکەشەکەین. بەڵێ بەڕێزان، وەک دەزانن ئێمە چەند هەفتەیەکە باس لە کاریگەریەکانی زیرەکی دەستکرد دەکەین. ئەمڕۆژ باس لە یەکێکی تر لە داهێنراوەکانی زیرەکی دەستکرد دەکەین کە ڕۆبۆتەکانن. دەزانین کە ڕۆبۆت لە هەموو شوێنێکە ڕۆڵی سەرەکیان هاوشێوەی مرۆڤ لە سەرجەم بوارەکانە پێ ئەدرێ. جیالەوە بەردەوام برێوی پێ ئەدرێ بۆ پارێزگاریکردن لە کارەکانمان و لە هاکردن. لەلایەکی ترەوە ئەتوان بڵێم کە زۆربەی پسپۆڕان هۆشداری دەدەن لە مەترسیەکانی ڕۆبۆت کە لە داهاتوودا دەبێتە هەڕەشە بۆ سەر مرۆڤایەتی. وەک دامەزرێنەری ڕێکخراوی چات جی پی تی سام ئاڵتمان دەڵێ، بەڕاستی ئەگەرێکی زۆر بەهێز هەیە کە ڕۆبۆتەکان ببنە ڕکابەرێکی بەهێزی مرۆڤ. بەڵێ گفتوگوی زیاتری ئەم بابەتە ئەکەین لەگەڵ میوانی پرۆگرامەکەمان کە زۆر بەڕێز دکتۆر دلێر ساڵحە کە بەڕێزیان سەرۆک بەشی زانستەکانی کۆمپیوتەرن لە کۆلێژی زانست لە زانکۆی سەلاحەدین. بەخێر بێ، ئەم کاتت باش. ئەو کاتت باش، زۆر زۆر سپاس. چۆنی دکتۆر؟ سپاس دەکەم، سەلامت یا ڕەبی، ممنون، سپاس. لەگەڵ گەرما؟ والله باشە باش. ئەرێ وەڵا دەبی خۆت لە ڕابێنی لەگەڵ گەرما. ڕاهاتوین. دکتۆر، ڕۆبۆتەکان لە کێکەوە دروست بوون؟ ئێمە دەزانین ئەمە مێژوویەکی درێژخایەنی هەیە و لە ڕۆژگاری ئەم ڕۆمانە زیاتر لە چ بوارێکە سوودی لێوەرەگیرێت؟ ڕۆبۆتەکان طبعا ڕۆبۆت خۆی لە سەرەتای کە ئەو ناوە دروست بوو، ئەو ناوە ناوێکی چییە؟ لە ساڵی 20ەکان بوو، لە چیک مەسرحیەک کرا، کابرایەکیان هێنا، ئەو کابرایە ئیشێکی زۆر زۆریان پێدەکرد لە ناو مەسرحەکە، ناوێن لە ناو ڕۆبۆتە. ئیدی ئەو ڕۆبۆتایە بۆ سەرەتایە کە ئەو ناوە وەرگرت، یعنی ئەگەر نا ڕۆبۆت کەلیمەیەک نییە، بەڵێم ڕۆبۆت ئەوە لەو کەلیمە چیکە وەرگیراوە. لە چی وەرگیراوە؟ مەسرحێکیان کرد بە ناوی ڕۆبۆتە. کابرایەکی لێ بوو، ئەو کابرایە وەکو ڕۆبۆتێک ئیشیان پێدەکرد، ینی ئەوەندە ماندوو بوو نەماندوو بوو، ینی زۆر ئیشیان پێدەکرد، ناویان لێ نابوو ڕۆبۆتە. ئیدی ئەو ناوە دی گەشەی سند و بڵاو بوو وەکو ڕۆبۆت. چۆنی و بە چ شێوازێک سوودی لێوەرەگیرێت ڕۆبۆت؟ بەڵێ طبعا ڕۆبۆت بە خۆت دەزانینەوەنەوە دروست بووە، ینی ئێستان ڕۆبۆت ینی ناتوانم بڵێم ئیسیفادەی لێوەردەگریت، چکە ڕۆبۆت ئێستا لە هەموو بوارەکانیشیان بەکاردە، ینی هیچ شوێنێک نەمایە ئێستا لە جیهان ڕۆبۆت تێدا کاریگەر نەبێ. یعنی حتا مەسەلەن هەتا ئێستا لە دنیا لە ماڵەوەش بەکاردێ، لە ماڵەوە بەکاردێنن، ڕۆبۆتی بەکاردێنن لە ماڵەوە، مەسەلەن ڕۆبۆت بەکاردێ لە ماڵەوە، وەکو حراست ڕۆبۆتێکیان دروست کردووە وەکو حراست بە ناو ماڵەکەتدا دەسوڕێ، چاودێری ماڵ دەکا و خەڵکەکانیش هەمووی دەناسێتەوە، چکە سێنسەراتی لەسرە، دەزانی کامە خەڵکی ئێرێ و ناو شوێنەکەی و ئەو سێنسەر ئەو هەستەوەرەی کە باسیەکەیت بۆ ناسینەوەی خەڵکە یاخود بەڕێکردنی کارە، بۆ چییە ئەو هەستەوەرانە؟ ینی ئەمە زۆر سێنسەرمان هەیە بەکاری دێنین، هەر سێنسەر و بۆ شتێک بەکاردێ، ینی مەسەلەن یەک لەو سێنسەرانێک کە بۆ ناسینەوە بەکاردێنین کامێرەیە، کامێرەیەکی ئەتیادیە بە سۆفتوێرێک، بەو سۆفتوێرە دەتوانیتن پرۆسێسی بکە و خەڵکەکان بناستەوە. طبعا لە ماڵەوە جگەلەوەی مەسەلەن کە بۆ چاودێری ماڵ بەکاردێ، زۆر جاران بەکاری دێنین، مەسەلەن لە باڵەوە بەکاری دێنی بۆ یاریکردن لەگەڵ منداڵ. ڕۆبۆتمان هەیە ئێستا ئینتەرئەکتیڤە، ینی لەگەر منداڵەکان دەتوانی. ئەمە کێشە نییە لە تەمەنێکی دیاریکراوی مشکلەکە ئەوەیە منداڵەکە وای لێ دوایی برادەر شتی نامینێ، بەڕاستی گۆشەگیر دەبێتن، بەڵێ پرۆسەی بە کۆمەڵایەتی بوون. بەڵێ ئەو جگەلەوە لە ماڵەوە بەکاری دێنین بۆ ئاگاداربوون لە بەتەمەن و پەککەوتە، ئێستا لە ماڵەوە لەوەش بەکاری دێنن بۆ بەڵێ بۆ خەڵکی بەتەمەن و پەککەوتە بەکاردێ. طبعا ڕۆبۆت ینی بەڕاستی ئەگەر بێت و بوارێکی زۆر 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 ینی فرەوانە، ینی ئێستا ئینجینیرینگە، ینی هەندەسەیە و زانستە، یعنی وای لێ هاتیە لە هەموو بوارەکان بەکاری دێنین ئێستا، خصوصا لە بواری پزیشکی، بواری عسکەری. بەڵێ دکتۆر، ئێمە چۆن ئینتەرنێت بە قۆناغا تێپەڕیوە و چەندینەوەی هەیە لە ئێستادا
پێم وایە چین گەشتۆتە نەوەی شەشەمی ئینتەرنێت نەوەی شەشەمی ئینتەرنێت بەکارهێنێ و پێنجەکەشی بەرکارە لە زۆربەی وڵاتانی دنیا. هەڵبەتە وەکو جەنابی شت ئاماژەت پێکرد لە سەرەتایە ڕۆبۆتەکانیش بە چەندین قۆناغدا هێنراونەتە بەرهەم. لە ئێستادا دوایەمین ڤێرژنی دوایەمین مۆدێلی ڕۆبۆتەکان کە لە تاقیگەکانە بەرهەمە هێنرێ چییە؟ ئەوانەی کە ئێستا بەکاردێ حالی حاصل پێدەگوترێت کۆبۆت یعنی کۆلیبرەیتیڤ ڕۆبۆت یعنی بتوانی لەو کەشە خۆی بگونجێنی کە مرۆڤی تێدایە واسە ینی لەو شوێنانە کار دەکەن کە مرۆڤەکانی تێدایە. مەسەلەن ئێمە لەناو بتوانی لێرە لەگەر تو کار بک بێ ئەوەی ئەزیەتت بداتن و دوای ئێستا ئەو جیلەی نوێ کە دروست بووە ئێستا AI Artificial Intelligence زیرەکی دەست کرد لەناو ڕۆبۆتەکان بەکاردێت. کەواتە لەمە دووە ڕۆبۆت پێش ئێستا ڕۆبۆت زۆر جاران بڕیاری دەدا دەبووە بڕیارەکە لە دەست مرۆڤی ئێستا زۆر جاران ئێستا خۆی بڕیار دەداتن. بەڵێ کەواتە مادەم خۆی بڕیارەدا ئەمە ناتوانین وەکو ئامێرێک بە تەنها سێری بکەین ناتوانین بڵێن ڕۆبۆت تەنیا ڕۆڵی ئامێرەکە بینێ بەڵکو لە ئامێرێک زیاترە بەرپرسیارێت لە ئامێرێک زیاترە چونکە مایکرۆکۆنترۆلەری هەیە ئەو مایکرۆکۆنترۆلەرە لەگەر ئەو سۆفتوێرێکە هەیەی مەسەلەن ئەگەر هاتو سۆفتوێرەکە AI بوو خۆی زۆر جاران بڕیار دەدا بەڵام هەر لەسەر دەستی مرۆڤیشە دەتوانی وای لێ بکەی بڕیارەکان بەدەستوبی بۆتە بەشێک لە کۆمەڵگە یاخود ناجارێ قرسەوانیم دەزانیت یا قرسە چونکە زۆر خەڵک هەیە لی دەترسێ و زۆر خەڵک خۆشی دەوێتن بەڕاستی ینی ئەو کەسانی کە لەگەڵی دەگونجێن لەگەڵ یان ئیش دەکان دەزانن ئیشەکانی زۆر باشە زۆر کەسیش ڕشیان لێ دەبیتەوە پێش فترەی ڤیددیوەک بڵاوبەوە لە سین کچێک هەر ئەو فترەیە ممارێزەیەکیان لابرد ڕۆبۆتێکیان لە جێدانا ئەویش دارێکی هەڵگرت هەموو ڕۆبۆتەکەی شکاند. نازم ئەگەر لە ڤیددیوەکان تەماشایکەن دەبینن ینی ئەو حاڵەتە دروست بووە ینی زۆر جاران دەبینی لەبەرەوەی بەخۆ دەزانی هەلی کار کەم دەبتەوە بەڕاستی بەپێی ئەحسایەکانی کە ئێستا کرایە لە ماوەی 5 ساڵی داهاتوو 100 ملیۆن ئیش لە بەواسەی ڕۆبۆت لە قیز دەچی. باشە ئارێوەڵە طبعاً جگە لەوەش کە مەسەلەن ئیش لە سەردەچی قازانجیشی هەیە چونکە ڕۆبۆتەکان پێشی 2 ساڵی لە بەریتانیای لەبەرەوەی کرێکاریان بەدەست نەکرد لە هەندێک چێلگە بیدورنەوە هەموو شتەکانیان بۆگەن بوو و قازانجێک کەشیان لێ کرد لەو کاتی کە کۆڕۆنا خۆ دەزانی خەڵک هەموو لە ژوورێ بوو زۆربەی ئیشەکان بە ڕۆبۆتەکان جێبەجێیان دەکرد مەسەلەن کارگە و شتەکان ئەگەر ڕۆبۆت نەمایش زۆر ڕاردەوەستە بەڵام بۆ ئەوەی ئێمە هەر ڕەشبین نەبین بەرامبەر بە ڕۆبۆتەکان لەلایەک ئێمە ئەڵین هەلی کار کەمەکاتەوە وەکو ئەو پەرستاری کە ئیشەکەی داگیر کراو بە دارێک کەوتە شکاندنی بەڵام لە هەمان کادا لە زۆربەی وڵاتەکان بەپێی ئەو سەرژمێری و توێژینەوانەی کە هەیە چین بە نمونە ئەڵێ ئێستا چین یەکێکە لە وڵاتانەی زۆرترین ئەمە ڕاستیە زۆرترین ژماری دانیشتوانی هەیە بەڵام ئیش لەگەڵەوەشا ئیش بە ڕۆبۆتەکان دکتۆر دلێر هەز ناکەی زیاتر شوێنی کەسە بە تەمەنەکان دەگرێتەوە ئەوانەی سەر و 55 ساڵ شەرت نییە شوێنی بە تەمەنەکان بگرێتەوە چونکە ئێستا بەکار دێتن لەناو هۆتێلەکیش بەکار دێتن ئیشی کارەکەرێک دەکا مەسەلەن شوێن پیشان دەدا ڕێت پیشان دەدا پرسیاری لێ دەپرسی بەڵێ جالەوە مەبەستم لەوە بوو لەو وڵاتانەی کە هەلی کار کەم بۆتەوە زیاتر یاویانە بەو کەسانەی کە تەمەنیان هەیە ڕۆبۆتەکانیان لە شوێنی کەسە بە تەمەنەکان داناوە واللهی ئەو ئەحسایم لەکن نییە بەڵام ڕۆبۆت ینی ئیشی هەمووی دەکا گەنج و هەندێک ئیش هەیە بەڕاستی بە ئێمە ناکرێ زۆر جارە مەسەلەن ئیش هەیە تکراربوونی تێدایە یان ئیش هەیە 24 سعاتی دەوێتن ئەو ئیشانە بەڕاستی بە مرۆڤ زۆر زەحمەت دەکرێت ڕۆبۆتەکان دەیکەن دەزانی چییە خۆی ڕۆبۆت بەڕاستی زەرری نییە بەڵام ئەوە ئەعلامە مەسەلەن ئەعلامەکان فلیمی دەردەین و ئەو فلیمانە زۆر کاریگەری هەبووە مەسەلەن ئەو فلیمێک کە ئارنۆ دەڕیهێنا بەناوی تێرمینەیتەر کە ڕۆبۆتی وا پیشاندا کە مەسەلەن مجریمێکە و دەیانەوێ دنیا لە ناو بن ئیدی بەڕاستی ئەوە بەڕاستی ئەو فلیمە بوویتە خەیاڵێک ئێستا هەتا لە ناو مێشت چیمنیش هەیە ینی زۆر جاران فکر دەکەیەوە تو ڕۆژێک دێ مستەقبەلەن ڕۆبۆت لە بەردەستی تو ئیش ناکە ئەوە بۆ شکاندنی ماهیەتی ڕۆبۆتەکان بوو ینی هەدەفدار بوو ئەو فیلمەی کە ئارنۆڵد نواندنی تیا کرد باشە هەموو ئەم شتانەی کە باسیەکەی دکتۆر
پێشتر ئەمانە هەمووی خەیاڵێکی زانستی بوون بەڵام ئێستا بۆتە واقع ئەوانەی کە لە فیلمەکانە پێشبینی ئەکرا ئێستا هەمووی ئەوە تا جێبەجێ ئەکرێ ڕەنگی داوەتەوە لە سەرجەم بوارەکانە ئەمە ناتوانین بڵین هەر خودی مرۆڤی کردووە بە ڕۆبۆت ڕۆبۆتەکان بەرێ وڵڵە طبعاً خۆت دەزانی ڕۆبۆت تەنها ئەوە نییە مەسەلەن ئەمە زۆر جاران کە باسی ڕۆبۆتی دەکەی خەڵک وا تەسەووڕ دەکات ڕۆبۆت تەنها بریتیە لەوەی کە ئینسانێکی عالیە و دوو دەست و پیت و پێ هەیە و دەڕوات و ڕۆبۆت بەسەوە نییە درۆنیش ڕۆبۆتە ئەو درۆنێکە لە ئاسمان دەفرێ ڕۆبۆتە ئێگەر ئەمە بەبیرمان بی پێشی چەند فترەی سەرۆکی ئێرانی کە بکەوت چێ دۆزیەوە ڕۆبۆت دۆزیەوە وانە ئەو زلزالی لە تورکیا ڕوویدا ڕۆبۆت دەورێکی زۆر باشی هەبوو ئەو شوێنانەی کە مەسەلەن خەڵکیان پێ دەرنەداهات خەڵکیان پێ دەرێنە باشە هەر لە ناو ڕۆبۆت من چەند چەمکێکی ترم بیستووە وەکو مایکرۆ ڕۆبۆت و نانۆ ڕۆبۆت کە زیاتر لە بواری تەندروستیا بەکارەهێنرێن کاک دکتۆر ئەڵێت یەکێک لەو نانۆ ڕۆبۆتانە ئێستا بۆتە دەرفەتێکی زێڕین لە بواری تەندروستیدا کە چارەسەری نەخۆشی شێرپەنجاکە هیچ نمونەیەکی زیندوو لە جیهانە هەیە یا بەس قسەیە قسە نیە لەبەر ئەوان تەجاربی یەکەمیان لەسەر بەشەر نەکردیە ئەوان تەجارب لەسەر مشک کردیتیان لەگەر مەیمون نەجاحەتیان هینایە ئەو مایکرۆ ئەو نانۆیە ئەوەی مەبەستت نانۆیە چونکە دەچی ئەو نانۆیە دەڕوا طبعا خۆی دەگونجێنی لەگەر خەلایای جسم ئەوەندە بچووکە هەنچی خەلایای جسمە دەزانی کامە خەلایە مشکلەی هەیە ئیدی ئەو چی دەکات تشخیصی سەرەتانەکەی دەکات تشخیصکردنی سەرەتان لە خەلیەوە یان لە زۆر بیدایەتەوە زۆر مهمە بۆ دکتۆرە چی وەنیە ئەو لەوێن دەرێت تشخیصی دەکات و دەزانی ئەو خەلایە مشکلە چی هەیە ئەو معلوماتی دەنێرتە دەرێ دکتۆرەکە دەتوانین تشخیص کە ئەوە سەرەتانە یاننا و جگە لەوەی ئەوە طبعا نانۆ زۆر بچووکە طبعا نانۆ دەزانی دەکاتن دەکاتن 1 ملیم دەکاتن 1 ملیۆن نانۆ یعنی تەماشاکە دەکات ینی نابینرێ یعنی دەکات نانە بە چاو نابینرێ ئەوەش نابینرێ مایکرۆسکۆپی ئەتیادی زۆر بچووکە ینی ئەم شتە پچکۆلەیە کێمە زۆر جارەڵین میکرۆب نابینرێ وەکو میکرۆبێکە با بڵێن وەکو میکرۆبێکە بەناو دەسمدا دەڕوا ینی ئەتوانێت چارەسەری نەخۆشی شێرپەنجە بکات لە داهاتوودا دەزانی چیە ئەوان ئێستا تشخیصی پێ دەکەن طبعا تشخیصی پێ دەکەن ئەوان لەسەر حیوانی سەرەتانەکەی دروست دەکەن دەینێرن زان دەیدۆستەوە یان نایدۆستەوە طبعا تا ئێستا ئەوان ئەستیان بەوەی کردیە کە دەیدۆستەوە و پاش ئەوەی دۆزیەوە دەرمانیشی پێدەنێرن لە ئەو شوێنەی طبعا بەخۆت دەزانیم ئێستا مشکلی ئینسانی چییە کاتەگەت و دەرمانی وەردەگری زۆر جارێنەمە دەڵێن ئەو دەرمانەمان وەرگرت دەرمانەکە مشکلی چییە ساید ئیفێکتی هەیە ئەتو دەرمانەکی وەردەگری لۆ قورگت کلیت خراپە بەس ئەگەر ئەتو دەرمانەکەت خصوصینار بەس چوە ناو قورگت ئەو کاتە تو کلیت زەرمەند نابی واننا ئیدی ئێستا ئەوان بەو مایکرۆی طبعا مایکرۆ بەناوخینتدا دەڕوە ئەو مایکرۆی ئەویت کە ناویت کە زۆر بچووکە مایکرۆ هەیە مایکرۆ تا 10 ملیمیشەیە بچووکە زۆر بچووکە بەناوخینتدا دەڕوە ئەو پارچەی ئەو تومەرانە تومەر ینی مەبەستم ئەوەیە سەرەتانیانە دێنتە دەرێش فڕی دەدا هەموو کامێراتیان لەسەرە طبعا یعنی تو حساب کە شتێک 10 ملیمە کامێرەشی لەسەرە دەستیشی لەسەرە و دەستەکەی چواریە عملیاتی دەکا کەواتە هاوشێوەی پزیشکەکان ئەتوانن لە ناو ژووری نەشتەرگەری ئەنجام بن ڕۆبۆت دەزانیت دەبی ئەتو دکتۆرەکەشت هەر لە گەربی ینی ئەتو ناتوانی لە تۆپ واز لە دکتۆری بینێت بتوێنێتەوە یەکەم و ئاخیری ینی چکە ئەو مرۆڤی ئەوە جیهازە وایان زۆر جاران جیهاز ینی غەڵەت دەکا بەڕاستی بەس دەبی ئەستیشاری یەکەم و ئەخیر نەک بە تەنیا جیهازە کاک دکتۆر بەڵکو ئەو جیهازت کۆمەڵێک داتای ڕاهێنراوی تایە کە مرۆڤ بەرجەستی کردووەتیایە کەواتەر مرۆڤی پێویستە ئەو داتایانش طبعا چ لێ دەکاتن ئەو داتایانش بەکاردێنیتەوە و ئابدەیتیشی پێویستە و جگە لەوە ئێستا ڕۆبۆت بەکاردێ بە خۆت دەزانی لە عملیاتکردنی دوور بەواسطەی ئەنتەرنێت بەکاردێتن IoT بەکاردێت لە عملیاتی دوور دکتۆرەکەمان هەیە نمونەی زیندوومان زۆرە عملیاتی ئەو عملیاتانەی پێ دەکەن بەو ڕۆبۆتەی کە
چابوونەوەکەی درێژخایەنە ینی کونێکی زۆر بچوک دەکەن لەو شوێنەی خصوصن لە مێشک سەرەتانی مێشک ئێستا لە خارج هەموو بۆ دەکرێت بەڵام لەوانەیە زۆر جاران دکتۆرەکە لەوێ بەردەست نەبی ئەو ڕۆبۆتی بەکاردێنە ئەو ڕۆبۆتە دکتۆرەکە لە وڵاتێکی کە سەیتەڕی لە کۆنتڕۆی لەسەر دەکاو بەس دکتۆرەکە دەیجوولێنی و بەڵام ئەو پێی دەڵێ ئەو ڕسمەکانە و هادەگرین لە ناو مێشک بەڵام دوجار هێزی مرۆڤەکەی تحکمی پێوە هێزی مرۆڤەکەی بەڕاستی تێگەشتم خصوصا لە تۆپ ئەتو ناتوانانی بەڕاستی واز لە طبیب بێنێت چکە طبیب ئەو هەموو ساڵی خوێند و هەموو خیبرەیە وانە کەواتە من ئێستا گەشتمە دەرەنجامێکی زۆر مهم لە قسەکانت ئەم هەموو بۆچوون و تێڕوانینەی پسپۆڕان و ئەو کەسانی ئارەزوومەندن بۆ زیرێکی دەستکرد و ڕۆبۆتەکان دکتۆر دلێر کە دەڵێن دەوترێت و وترا و بەردەوام دەوترێتەوە ڕۆبۆت هەڕەشەیە بۆ مرۆڤایەتی کەواتە چۆن هەڕەشەیە لە کاتێکا منم تەحکمی پێواکەم ڕۆبۆت کاتێک هەڕەشەیە کە ئەمە خراپ بین بەڕاستی چکە ئەتوو ڕۆبۆتەکەی پرۆگرامینگ دەکەی وانە کەواتە ئەگەر تو پرۆگرامێکی باشی بکەی طبعا ڕۆبۆت بە لۆ شتێکی باش بەکاردێ لە بواری عسکەری ئێستا لە بواری عسکەری ئەوە چیاڵێ ڕۆبۆتی شەڕکەرمان هەیە ڕۆبۆتی شەڕکەر تەماشاکە ئێستا درۆن طبعا ڕۆبۆتە وانە درۆن ڕۆبۆتە ئەمە جگە لە درۆنیش طبعا درۆن پێدەگوترێ UAV ئێمە UGVشمان هەیە UGV بەکاردێنن سیارەیە بەکاردێنن مەسەلەن لە شوێنەی بریندارێکمان هەیە ئەو ڕۆبۆتە سیارەیە دەڕوا دەچی ڕۆبۆتەکەی دەچی ئەو نەفرەی دەردێنی یان مینی دەتەقێنتەوە یان شوێنەکە مەسەلەن ئەتوو خەڵک نایە بستە ژۆری مەسەلەن ئەو شوێنانەی مەسەلەن کاتی خۆی کە داعشی لێ بووانە زۆربەی خانوەکانیان ئەو شوێنێکە بەجیان دەهێشت چی لێ دەکرد شتی لە ناودا تەقینەوەی لە ناودادەنا ئیدێت و لە جیاتی مرۆڤ چی بنێریە ژۆرێ ئەتوو ئەو ڕۆبۆتی دەنێری ژۆری ڕۆبۆتەکە تای پێوەیە و دەستە ژۆرێ و ئەگەر تەقینەوەکە ڕۆبۆتەکە دەتەختەوە وانە کەواتە ئێستا ڕۆبۆتیشمان هەیە مین هەڵەگرێتەوە من هەڵدەگرێتەوە مینەکەی پوچەڵ دەکات پوچەڵیشی ئەکاتەوە لە هەمان کاتە چەند باش بوو سەردەمانێک ئەوە لەلای ئێمە هەبوایە چکە ژمارەیەکی زۆر قوربانی شەهیدماندا بوویتە شتێکی طبیعی ئەوەی کە مینی هەڵدەگرتەوە دەچی نەخۆشە دەچی برینداری لە پێشەوە دەینتەوە ینی زۆر جاران بریندار بەجێمە نەزیفە لەبەر تەقەوشتیوە تو پێشمەرگە ناتوانێت بیهێنتەوە نیە دەچی حاڵی دەگری دەیخاتە سەر بۆکو ئەوەیە لە ئێستا لە ئەوش بەکاردێ لە خستەخانەکان وەکو کارگوزار و وەکو ئەوەیە قەریۆلەیە قەریۆلەیە خۆی نوی دەکات نەخۆشەکەی دەخاتە سەر خۆی هەشتێکی هەیە ئەو دەیباتە بن نەخۆشەکە خۆی جوڵەکانە دەیباتە ئەو شوێنێکە مەبەستیتی ینی دوای عملیات لە جاتیەوەی دوو کەزرات ئەوەی پێڵێن نەقالە کە زۆر جانان ئاگال لێ نەخۆش بەربوویتەوە بەڵێ ئەو گوێزەرەوانە مشکیلەن هەنێ جار تایەکەی لە کۆنتڕۆڵ دەرەچێ ینی خۆی ئەتوانێت قەریۆلە زۆر بەکاردێتن لە خستەخانەکان لە سین زۆر بەکاردێ بەڵێ سین هەمیشە پێشەنگە شوێنەکانیش پێدەزانی بەبی ئەو تەمانەوە ڕۆبۆتە ئەو قەریۆلێ بەبیری دەینتەوە کاتی دەرزی کاتی ئەوان نەخۆش ئەوە دکتۆرەکان بانگ دەکاتە سەری دکتۆر چۆن سین دایمەن کێبڕکێیەکە لەگەڵ ئەمریکا لە بواری تەکنەلۆژیادا بەڵام ئەمریکاش بەڕاستی کەم نییە هەر وڵاتێکە بە تەکنەلۆژیا ناسێنراوە ئەوە تا ئێستا ئەتوانین بڵین تەنیا وڵاتە بە بەراورد لەگەڵ وڵاتەکانی تر زۆرترین ڕۆبۆتی شەڕکەری دروست کردووە باشەمە هاوشێوەی مرۆڤ لە جەنگەکانە ئەتوانێت شەڕکە بە قورئان ئەمە پرسیارە ئێستا ئەوان بەڕاستی ئەو جێشیان نییە وەکو جێش بڵام جێشێکیان هەبی چکەم فکرە هەبوو جێشێکی بەکاربینن طبعا ئێستا تالەبیریشم نەچوە ئومە متحیدە بەتەمایە قەراری دەربینی بۆ ڕێخستن ڕۆبۆتەکان هەتا چەندی ڕۆبۆت ئیجازەی هەیە مەسەلەن ئینتەلیجنت بی چونکە ئەگەر بەخۆت دەزانانی ئەگەر قوانینی نیشی نەبی هەر کەسەوە بەخۆشی دروست بکە لەوانی دوای مەشاکل دروست بیتن وانە ئەمریکا وەکو جێشی نییە بەڵام ئەو سیارانەی کە گوتم هەندێک سیارەی هەیە تۆماتیکە تەقەکەرە تەقەیە قەناسی دەبین تۆ کسەر قەناسەکە دەکوژێ ئەوانە لەگەرمە درۆنی پێدەگوترێ سوارم یعنی یەک مەجموعەیە یعنی لەوانەیە 100 سیارە یان 100 ئەمەی لە یاری پۆبجەکانە هەیە ئەوواڵیت 100 درۆن پێکەوە دەڕۆن هەمووش ئیشەکانی نێوانی هێرشە کردووە ئەمە بە سیستمەوە بەستراوەتەوە یان لە خوارێ کۆنتترۆلی هەیە
ئەگەر ئەتوو لە سەری ساڵەکان متابعات کردی بیدیت مجموعە درۆنەی دەنێرنە ئاسمانێت دەنووسن ساڵی نوێتان پیرۆز بی ئەوانە ئیدی لەو نەوعای دەتوانن وای لێ بکەن بڕواتە شەڕی لە شەڕی ئوکرانیا و هەمووی بەڕاستی شەڕی ئوکرانیا و ڕۆسیا هەمووی تەکنۆلۆجیایە تەکنۆلۆجیاش دەکا هێرشەکانی هەمووی ئەلکترۆنی هەمووی ئەلکترۆنیە بەڵێ بەڵام هەرچەنەمە تۆزێک پێوەستە بە بابەتەکەی ئێمەوە هەز ناکەی ئۆکرانیا بەهێسترە لە هێرشە ئەلکترۆنیەکانە بەرامبەر بە ڕوسیا لە مەسەرەی درۆنی تەماشا دەکەم ینی ئەوان بەڕاستی زۆر کاریگەریان هەیە لە درۆنیە تا ینی تەماشای ئەو دەبا بۆ شتەکانی ڕووسی دەکەم هەموو قەپاقیان بۆ دروست کردێنەوەکو درۆن لی بدە لە مەسەلەی درۆنی وابزانم ئەوروپا زۆر یارمەتیان دەدا لە سیستەمە بەرپەرشدانەوەی هێرشە ئەلکترۆنیەکانیشە ئۆکرانیا زۆر بەهێزە وەڵاهی لەوە توانیوێتێمی تێکشکێنێ وەڵامدانەوەیکی بەهێزی هەیە تەکنەلۆژیا چیمان پێەکە طبعا ئەو ساروخانەی کە دەشڕوا مەسەن لە شوێنەکەی دەدا ئەوان هەموو ڕۆبۆتە هەر شتێک سێنسەری لەسەر بوو هەستەوەری لەسەر بوو مایکرۆکۆنترۆل لەسەر بوو پرۆسێسی کاتن ئەوە ڕۆبۆتە طبعا بەخۆ دەزانی ئەو مایکرۆ ئەو ساروخەکە دەڕوا جاری وایە هەوایەکی توندی هەیە وانە سەبری دەکاتەوە لەوانێ لەو شوێنەی نەدا کە مەبەستیتی دائیمەن ئەو مایکرۆ پرۆسسەرە دیسانەکە شوێنەکەی دیاری دەکاتەوە باشە ئێستا ئێمە بە سوودوەرگرتن لە تەکنەلۆژیا ئەم پرۆگرامە پێشکەشەکەین باشە ڕاستەوخۆین لە لایڤین بەڵام دوو کەسیش ئامادەیە یەکێکیان لە کۆنتترۆڵە کاک سەرکارە و منیش کە ئامادە و پێشکەشیەکەم لە داهاتوودا ئەکرێ بەتەنیا ڕۆبۆت ئەم پرۆگرامە بکە و من و سەرکار نەمێنین زۆر ئاتیادە ڕۆبۆت دەتوانێت بیکە ئێستا ڕۆبۆتیان بەکارهینا ڕۆبۆتەشیان بەکارهینای تەمان ئەگەر تو حسابیوەی بکەی ڕۆبۆتێک ببتە مامۆستای تەڵەبەی معاق ینی تەڵەبەی ئەوەی کەم دسەی بڵن ینی کە معوقن لە مەکتەبێک لە ئەمریکا لە ویلایەتێک تەجروبەیان کرد یعنی لە مامۆستاکە زۆر باشتر بوو ینی منداڵەکان زیاتر ڕۆبۆتەکەیان خۆش دەویست یعنی بەڕاستی ڕۆبۆتی تەنها هەموو بوارەچی زۆر باشتر چاودێری نەخۆشەکە لە پەرستارێک زیاتر گرنگی بە ماندوو نابی و هەستیش مەسەلەنە تو زۆر جاران زەختی ماڵت لەسەرە زەختی دەرەوەت لەسەرە گەرمایە ئەو شتانەی نییە دوایە شتەکانیش هەموو تۆماتیکە ماندوو نابی 24 ساعت آخر یەک لەوەیە کە ماندوو نابی وانە ئەوە مهمە ئەمە دائیمەن بە ئیشی تکرار بێزار دەبین وانە ڕۆبۆت بە ئیشی تکرار بێزار نابی ڕاستە خواردنگە هەیە کە هەمووی ڕۆبۆتی بابڕێوە هۆتێل هەیە هەمووی ڕۆبۆتی بابڕێوە ئەمە باشە وەکو کەسێکی پسپۆر دکتۆر دلێر یان خراپە لەوانەیە بۆ نەفەرە چکە تو دەچی باش بی چکە ماندی نابی 1000 پرسیاری لێ پرسە هەر وەڵامت دەداتەوە مەبەستم بۆ داهاتووی مرۆڤایەتی بۆ داهاتی مرۆڤ مشکلەی نییە بەڵام هەلیکار لەدەست دەدا خەڵک ئەوەیە مشکلەکە بەخۆی هیچ مشکلێتکەی نییە بەس هەلیکارە ئیدی ئەو کەسانی کە لەمە دووە بەڕاستی دانەوی هەلیکاریان بەدەستکەوی بەڕاستی دەبی پسپۆرەکان زۆر باش بی یعنی ئەگەر نابەڕاستی هەلیکارەکەی لەدەست دەدەن کەواتە هەمویانەشنە ناو بازار کێبڕکیەوە وەکو باسم کرد لە سەرەتاوە گوتم بپی ئەحساییەکان لە 5 ساڵی داهات و 100 میلیۆن ئیش لە کار دەکەوی بەهۆی بەکارهێنانی ڕۆبۆت دکتۆر زیاتر چ بوارێک چ مەجالێک مەترسی لەسەرە واللهی زۆربەی بوارەکان حتا لە ئستعلاماتەکانیش ئێستا لە ئوتێل و لە هەموو شوێنەکان ڕۆبۆت بەکاردێ کەواتە ڕێژە و قەبارەی طبعا ئەگەر بێژەریش ئێستا بێژەریش هەیە زۆر هەیە زۆر هەیە لە کوردستانیش چەند نمونەیەک تاقی کرایەوە بەس نازان بۆ بەردەوام نەبوون دکتۆر دلێر لە نێو بازاری جیهانیدا قەبارە و ڕێژەی
وەبەرهێنانی ڕۆبۆتەکان لە ئێستادا گەشتۆتە چەند بە بەراورد لەگەڵ 4 ساڵ بەر لە ئێستاە زۆر فەرقی کردیە بەڕاستی چونکە بەردەوامیش خصوصا زیاتر ئێستا زیاتر باسی ژیانی ڕۆژانە و لەگە خەڵکی ئەتو ئەگەر باسی سناعات بکەیت سناعاتەکان دروستکردنی تەیارە و پاپۆر و شەمەندەفەر و دەرمان و سەیارە و ئەوانە هەمووی هەرکرێکاری تێدانە دەزانی ئێستا دەیانەوێت لە مەودووە ئەو معاملانە مەسەلەن معاملەی سەیارەکان نەفەری لە ناو نەمینێ بەڕاستی ئێستا لە خەڵێکی تەسنیعی ینی کە دروست دەکری خەتەکە هەمووی ڕۆبۆتات درستی دەکە بەس ڕۆبۆتێک مشکلێ هەیە خەلەلی بکەوتە ناوی بەڕاستی لە ئینتاج زۆر زەرری دەینی طبعا دائما جاری وایە لە کارەبایاتی دەبی جاری وایە لە پرۆگرامەکەی دەبی هەنگاوەکانی داهاتوو یاخۆت پێشبینیەکانی تۆ وەکو کەسێکی پسپۆر لە بواری ڕۆبۆتە پێم وایە دکتۆراشت لە ئەمریکا هێناوە چییە؟ بقورآن دکتۆرا ینی دکتۆرە ئەگەر تەماشا بکەین ئێستا دەبینین ینی هەنگاوەکانی کۆمپیوتەر بە عام و ینی کە تەکنۆلۆجیا بە ئامیەت لەوانەکە ڕۆبۆتیچ لە تەکنۆلۆجیا بەڕاستی زۆر بەرە پێشچووە و زۆربەی دەوڵەتەکانیش ئێستا پێویستیان پێەیە بەڕاستی چونکە هەستیان بەوەی کرد خصوصا بەڕاستی لە دوو بوار زۆر ئێستا بەری پێدەدەن ویستم بپرسم دوو عسکەری و طبی لە عسکەری و طبی بەڕاستی ئەوە ئێستا زۆر پێویستیان پێ چونکە بەڕاستی بۆیان دەرکەوت ئەگەر عملیاتکردن بە ڕۆبۆت بکرێتن بەڕاستی نەتائیجی زۆر باشە و نەخۆشەکە زوو شتا دەبتەوە و بزەبت ئەو شوێنەش کەم خەلەلی هەیە ئەو شوێنەی دەبڕیتن فڕی دەدا زۆر جاران لێرە مەسەلەن ئاگامان لێ مەسەلەن کە دەڵێ وەڵا دکتۆرەکە شوێنێک کەشی لەگەر بڕیە ئەو بەڕاستی ئەو خەلەلانە دکتۆر دلێر کۆتا پرسیارە لێکە بەڵێ ڕۆبۆت شوێنی مرۆڤەکرێتەوە یاخودنا بە قورئان بۆی کۆتای بە قسەکەی بەڵێ ڕۆبۆت ناتوانانی شوێنی مرۆڤ 100% بگرێتەوە چونکە ئەو کەسەی کە ڕۆبۆتەکان دروست دەکا و پرۆگرامیان دەکا مرۆڤە ئیدی چۆن ئەو دەتوانی لە مرۆڤ باشتر بی ئیشەکانی سەریعتر دەکا ڕاستە ئیشەکانی بە پوختتر دەکا ڕاستە بەڵام بە هیچ شوێیەک ناتوانی شوێنی مرۆڤ بگریتەوە زۆر سپاس دکتۆر دلێر ماندوو بووی سپاسی ئامادەبوونتەکەی هەر بژی سەلامە دیارەبی بیسەران و بینەرانمان سەردەمانێکە و بە درێژایی مێژوو مرۆڤەکان خەونیان بە بەرهەمهێنانی ئامێرێکەوە بینیوە کە کار ئاسانیان بۆ بکا لە ژیانی ڕۆژانەدا بەڵێ ئێستا ئەو ئامێرە بوونی هەیە کە ڕۆبۆتە و خەریکیشە ئەبێتە بەشێک لە کۆمەڵگە بەڵام هەرگیز ناتوانێت جێگەی مرۆڤ بگرێتەوە لە بەرەوەی دوجار مرۆڤ دروستی کردووە ئێوەش ئاسوودە بن و تا پرۆگرامێکی تر خواتان لەگەڵ زۆر سپاس.